ئەمڕۆ زۆرێک لە ژن و مێردەکان سیقیان بە یەک نەماوە. پیاوەکە هەتا زیاتر سوێن بخواش زیاتر ژنەکە باوەڕی پێی نییە بە پێچەوانەیشەوە. هۆکارەکەی چییە؟ ئەوەندە دوو لە ڕێبەڕێستان درۆ کراوە لە نێوان ژن و مێردا، ژن درۆی کردووە لەگەڵ پیاوی خۆیدا، پیاو لەگەڵ ژنی خۆیدا، سەیرێکی سیقە و متمانە نەماوە. ئەم نەمانی سیقە و متمانەیە هۆکارێکە بۆی کە بزانین خۆشەویستی لە نێوان ئەو ژن و مێردەدا بەڕاستی نەماوە. پیاوی خۆیتی سیقەی پێ نییە، ژنی خۆیتی سیقەی پێ نییە. ئەمەش بەڕاستی بەرووبوومی ئیمان لاوازیە، بەرووبوومی بێتەقواییە، بەرووبوومی گەندەڵی و خیانەت و ناڕازگۆییە کە ژن و مێرد بگەنە حەدێکی ئاوا پیاو سیقەی بە ژنی خۆی نەبێ، ژن سیقەی بە پیاوی خۆی نەبێ، ئیتر تەواو. یعنی ئەو عایلەیە خوا ڕەحم مەگەر خوای گەڕ ڕەحم کە ئەینا مناڵەکانیشان هەمووی فاشلە تەواو. چونکە ئەم ژن و پیاوە خۆیان سیقەیان بە خۆیان نییە، متمانەیان بە یەکتری نییە. پیاوەکەی ئاوا دەست لێ بە قورئانە یا ژنەکە سوێنی بۆ خوا باوەڕی پێ ناکە. ئەمە هیچ خۆشەویستی و ڕێزێک لە نێوان ئەم ژن و مێردەتان نەماوە. خۆ ئەگەر منداڵیش نەبێ، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم منداڵ پیاو بێغیرەتەکە، پیاو ترسنۆکەکە. ئەگەر بەر منداڵ نەبێ سوێن بەخوا ئێستا ڕێژەی تەلاق چەندێکە 50 ئەوە زیاد دەکات. ئەگەر لەبەر مناڵ نەبێ هەزارەها و ملیۆنەها ژن و پیا هەمووی لێک جیابێتەوە.